ئەو دەمەی دکتۆر معرف عومەر گوڵنووسی و پەیمان عومەر کردی بە گۆرانی. لە ژیانی زۆربەی هەر یەکێک لە ئێمەدا گۆرانیەک یان هونەرمەندێک هەیە ئاشنامان دەکات بە چێژی فڕین و تێکەڵمان دەکات یاخود دەمانگرێنێت. بەڵام لە بیریشمان نەچێت هەندێک گۆرانی هەن بە زۆر دەدرێن بە هەستی بیستنماندا. میزاجی کوردەواریمان تێک دەدەن. هونەرمەندی ڕەسەن بەردەوام لە خەمی گۆرانیەکەیدایە. بە تەنگ هونەرەوەیە و بە گۆرانیەکانی ژیان دەڕازێنێتەوە و هەوڵ دەدات خۆی وەک بیسەر تێکەڵ بە گۆرانیەکە بکات. لەم ساڵانەی دواییدا زۆرن ئەوانەی لە هونەری گۆرانی وتندا کار دەکەن. بەڵام پرسیارەکە ئەوەیە چەندێک لەو گۆرانی بێژانە وەک ئەرکێک لەم هونەرە دەڕوانن. وەڵامی ئەم پرسیارە پەیوەست نییە بەوەی ئایا ئەم هونەرمەندە چەندێک گۆرانی تۆمار کردووە یان چەند ڤیدیۆ کلیپی هەیە یاخود تا چەند توانیوێتی کچی نوێ بەشداری لە کلیپەکەی پێ بکات یان لەکەیەوە دەستی کردووە بەکارکردن لەم هونەرەدا. هێندەی ئەوەی دەکەوێتە سەرچۆنیەتی چوونە ناو هزری خەڵکەوە بەو مانایی چۆن گۆرانیەکان لە هزرماندا دەمێننەوە. پەیمان عومەر یەکێکە لەو هونەرمەندانەی توانیوێتی لە ناو هونەری ڕەسەنی کوردی و شاری ڕۆشنبیری وەک هونەرمەندێکی گەورە لی بڕوانرێت. چونکە لە یەکەمین کاری هونەری خۆیەوە بە هەوڵێکی زۆرەوە توانیوێتی پامێکی جوان لە گۆرانیەکانەوە بگەێنێتە گوێگرانی. ئەویش بە بەرزێشنەوەی گۆرانی ڕەسەنی کوردی. پەیمان عومەر لەو گۆرانی بێژانەیە ئێستاشی لەگەڵدا بێت لە پێشەنگدایە. تەنانەت لەگەڵ ئەوەشدا کەماوەیەکە هیچ بەرهەمێکی نوێمان گوێ لێ نەبووە، بەڵام گۆرانیەکانی پەیمان هەمیشە لە بیرەوەریماندا هەن. بە بەڵگەی زۆری هونەردۆستان و پارێزەرانی هونەری ڕەسەنایەتی کوردی ئەو دەمەی دکتۆر معرف عومەر گوڵنووسی و ئەنوەر قەرەداغی ئاوازی بۆ دانا و پەیمان عومەر کردی بە گۆرانی هونەری کوردی تێکەڵ بەهەز دەبوو. گوێگرتن لە هونەر چێژی تایبەتی خۆی هەبوو. پەیمان عومەر لە ساڵی 1964 لە گەڕەکی شێخان لە شاری سلێمانی لەدایک بووە. دەرچووی بەشی میوزیکا لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی. لە ساڵانی هەشتاکان دەستی بەکاری هونەری گۆرانی وتن و موزیک کردووە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی. لە ساڵی 1998ەوە چۆتە دەرەوەی وڵات و تا ئێستا لە وڵاتی نەرویج ژیان بەسەر دەبات.